سەرەتاسەری ڕێز و نەوازش بۆ تاوای شەهیدانی گەلەکەمان و شەهیدانی ڕێگەی ڕزگاری و شەهیدانی ڕێگەی ڕووناکی بۆ ئەم هەرێمە بۆ ئەم نیشتیمانە بۆ ئەم خاکە بۆ ئەم نەتەوەیە دیارە هەڤڵ گولستان تارا و هێرۆ بەهادین لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن داگیرکەرانی نیشتیمانەوە لەلایەن تورکیای داگیرکەرەوە ڕوبەڕووی هێرشی تیرۆرکردن بوونەوە بەداخەوە خەسارەتێکی گەورەیە لە چاپەمەنی ئازاد لە ژنی ئازاد لە بیری ئازاد لە خەباتێک بۆ تێکۆشان بۆ گەشتنی ئەم میلەتە بە کەناری ئارامی دیارە دەوڵەتی داگیرکەری تورک هەمیشە ویستێتی ژنانی ئازاد بکاتە ئامانج بۆ ئەوەی بتوانێت ڕیزی پێشەوەی بەرەکانی هێزی ئازاد کە ژنانی ئازاد ئێستا مەشخەڵی ئەو ئازادیان هەڵکردووە کب بکات و شۆڕشی کوردان کە سەدان ساڵ لە شۆڕشی بۆ دەکەن بتوانێت خەفەی بکاتوە ئەو شۆڕشە لە ناو بەرێتەوە لە چوارچێوەی ئەو داگیرکاریانەی کە ئێستا لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت لەسەر خاکی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت کە زیاتر لە 7 کیلۆمەتر هاتۆتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بە پێشەوایەتی بەرەیەکی خیانەت لە ڕیزی پێشەوەی خیانەتکاران کە بە دەستێکی خیانەتکاری جارێکی تر ژنانی تێکۆشەری ئەم نیشتیمانە لە درۆبکی هێز و ئازادیەکانی ڕادەربڕیندا کاتێک کە داگیرکەر ترس و تۆقی هەیە لە ژن هۆکارەکەی ئەوەیەکەوە ژن ئێستا سمبولی تێکۆشان و خەبات و بەرخودانە لە ناویشیاندا ژنانی ئازاد کە خاوەنی فکر و هێز و ئیرادەی ئازادن کە دەتوانن کۆمەڵگە هۆشیار بکەنەوە ئێمە دەزانین تاکی هۆشیار کۆمەڵگەیەکی هۆشیار پێک دەهێنێکە کە داگیرکاری بە هەموو شێوەکانەوە ڕەت دەکاتەوە بۆیە تورکیای داگیرکەر هەمیشە ویستێتی سەرکردە سەربازیەکانی کورد سەرکردە ئەو سەرکردە ژنانەی کە مەشخەڵی ئازادی و تێکۆشان و خاوەنی قەڵەمی ئازادن بکاتە ئامانج و شەهید و تیرۆریان بکات دیارە ئەوەی کە ئەمڕۆ لێرە هەیە بەڕێکردنی تەرمی پیرۆزی گولستان تارە بە ئەوە پڕایەکی جەماوەری لە باشووری کوردستانەوە کە ئێمە من دڵنیام لەوەی کە هەموو هەواڵان و تێکۆشەران خاکی هەرێمی کوردستان بە خاکی خۆیان دەزانن و تێکۆشانەکان لە هەر سوچ و کوچە کۆڵانێکی ئەم نیشتیمانەدا کوچە کۆڵانی ئێمەیە و شەقامی بەرخودان و ئازادیە بەڵام لێرەوە ئێمە دەزانین کە پێویستە ئەو خاکی کە تێدا لەدایک بووی جارێکی تر لەوێ ئەسپەردە بکرێتەوە بۆیە هەواڵتارا لێرەوە ئەمڕۆ گولستان تارا بەڕێ دەکرێتەوە بۆ زێدی خۆی من ئەوەی جێگەی ڕامانە دەمەوێت دەخوازم بەڵام پێویست بوو ژنانێکی زیاتر بەشداری ئەم ئاپۆڕا جەماوەریە بکەن و کاردانەوەکان زیاتر بێت لەسەر ئاستی هەم ناوخۆ هەم لەسەر ئاستی دەرەوە بۆ ئەوەی ئەو دەستە داگیرکاریەی کە ئێستا سەڵ لە هیچ شتێک ناکاتەوە ژنان و مناڵان و دەنگی ئازاد کب دەکا ڕێگەی پێ نەدرێ و ئەم تاوانە بە تاوانێکی نێودەوڵەتی بێتە هەژمارکردن و کاردانەوەکان لە ناوخۆ لە دەرەوەی وڵاتدا بە شێوەیەک وایە کە چیتر ڕێگە نەدرایە بەم شێوازە لە تیرۆرکردنی تاکەکانی ئەم نیشتیمانە جارێکی تر سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی گەلەکەمان بۆ ژنانی قارەمانی ئەم نیشتیمانە هەڤاڵ گولستان تارە هەڤاڵ هێرۆ بەهادین هەر یەکە لە هەڤاڵان ناگەهان ئاکارسەڵ و هەڤاڵانی تری ڕێگەی چاپەمەنی شەهیدانی ڕێگەی چاپەمەنی ئازاد و بڵاوکراوەی ئازاد خەباتیان بەردەوامە کاروانی خەباتیان تێکۆشانیان بەردەوامە و ئەو خەبات و تێگۆشانە ڕۆژێک دەگاتە کەناری ئارامی و ئەم نیشتیمانە ئازاد دەبێ و تاکی ئەم نیشتیمانە ئازادانە دەتوانێت ڕای خۆی دەربڕێت